سڵاوتان لێ بێوم کاتتان باش. من سامان بەشارەتیم لە بەرنامەی حەوت پرسیار. ئەمڕۆ باس لە گرفتی نێوان هەولێر و بەغدا دەکەم. دوجار وەزارەتی دارایی خشتەی موچەی بڵاو کردەوە، بەڵام ئەوەی شۆک بوو بۆ خانەنشینانەوە بوو کە بەشێکی زۆر لە خانیشینان بڕی 100,000 دیناریان لێ بڕاوە، هەندێکیش دەگوترێ موچەکانیان دەگەڕێتەوە ئەو کاتەی کە حکومەت یاریمی کوردستان لیستی خانەنشینی هاوتا کرد لەگەڵ بەغدا، چکە بەغدا ناچێتە ژێرباری ئەو پارەی کە حکومەت یاریمی کوردستان هاوتای کردووە. لەگەڵ ئەوشدا دەگوترێ بە هەناردەکردنەوەی نەوت کێشەی دارایی نێوان هەولێر و بەغدا چارەسەرە بێ، بەڵام ڕوود نییە. ینی چارەسەرەکە چۆنە؟ ئایا زامنی موچە کراوە هەموو مانجێکە لە کاتی خۆیدا موچە دابش بکرێ هاوشێوەی موچەخۆرانی عێراق، یا هەموو مانجێک ڕەنگە گرفتی دیکە بێتە پێش بۆ لیستی موچە و هەروە ئەوەی کەوەکو ئێستا هاتووەتە پێش بۆ لیستی موچەخۆرانی خانەنشینان. من بۆ گفتگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە ئەمڕۆ میوانداری بەڕێز جەمال کۆچەر سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیم کردووە، هەروەها ئەندامی لیژنەی داراییشە لە پەرلەمانی عێراق کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمە. کاک جەمال، ئەم کاتت باش، ئەوەی کە ینی ڕووداوێکی نوێیە کە ڕوویاوە لە ناو لیستی موچەیە ئەوەیە ئەمڕۆ بەشێکی زۆری خانەنشینان بڕی 100,000یان لێ بڕاوە. دەگوترێ پێشتر ئەوەی کە 280 و 200,000 و 250,000 وەرگرتووە دەچێتەوە ئەو دۆخەی جارانی، ینی 500,000 و 600,000ەکە نامێنێ هاوشێوەی بەغداد. ئەگە پێم بڵێ زانیاریت هەبێ بۆ ئەم گرفتە ڕوویاوە، چکە حکومەت عێراقەڵێ من لەو کاتەوە کار بە هاوتاکردنەوەکە دەکەم لە کاتی دەرچوونی بڕیارەکەی دادگای فیدرالی، واتە لە ساڵی 2022 ئەوەی کە پێشتر کراوە ئەمان کاری پێ ناکەن. فەرموون. بله، زۆر سپاس. سەڵاوەت خودێلتە و هەمی بینەر و بیسەرت هەبن. برای بەڕێز مە سێ بابەتت هەین پێتڤە ڕۆن و ئاشکرا بن. بابەتێ ئێکێ ئەوەیە کو بودجا بۆ هەرێمت هات یا دوقینە غەڕەبووری اش دەستپێکە چێبوونا دەولەتە عێراقیانی پشتی ڕۆخاندنا ڕژێمە سەدام حتا 2014 و 2014 و حتا ئەڤروکە ما حتا 2014 بودجا هەرێمێ بودجاکە 17 بوو و شوێ ئەوە خەملاندی یعنی مخطط هەنگێ پارێ هەرێمێت دایێ و چجێ نەڕات کرد بۆ سندوقە تەقاعدێ بۆ موچەخۆری پارێ موچەخۆری هیچ نەڕات کرد. 2014 و حتا ئەڤروکە پشتی عەبادی بوو ئەسەرۆک وەزیر یە دەست پێ کری بەشی ڕاکری. ئیدەن خاڵە ئەیکێ ئێمە جیاوازیە هەیت ناوبەینە ئەو خانەنشینێ بەری 2014 و پشتی 2014 برین تشتێکێل بەغدا هەی لەوە جیاوازیە هەیت ناوبەینەوەن هەردووکانە بە خاڵە ئەیکێ. خاڵە دوێ مەیە هەی بابەتێ ئەو بڕیارێت وەزیرە دارایی بڕیارە خۆل سەر ئاوا کری کوتە بەحث کری 22 یە هەیوێ مە سێ بڕیارێت هەین، سێ دو بڕیار و پرسیارەکن vêtin em her sêka wek mêjo sehkeyne û wek naverok jî sehkeyne. Ya êkê 23/11/2022 derkeftî wekî pisyar hatiye kirin ka yasaya xanenişînê herêmê ya dirist e ya ne etşên wê yasaya kevin xanenişînê xwe rêve ben yan ne. 23/11/2022 بڕیار دادگا فدرالیە دای بەتاڵکردنا wê یعنی ئۆتۆماتیکی vêtin herêm dest pê biketin wê yasayê detelayekî yasaya Iraqê ya mueddel ev hatiye تعدیل kirin vêtin wê cêbecê biketin. Ev herêm vê dest pê kiribî ya dest pê kirî. Me piştî hingê her nefsî biryara dadgeha federalî
دادگاه فدرالی بریارەکە دای ال 22/2/2023 یعنی چەند هەیڤە پشتی بریارە خۆ کوڤێتن مۆچێ خانەنشین و فەرمانبەر و زیندانێ سیاسی و ڕعایا اجتیماعیە هەمیە هاوتا بکرێ یعنی شتێک لێ بێت ناوبینە هەردوو حکوومەتەدا ئیدەن بریارە دادگەها فدرالی تمامکەرێ بریارە بەری هەنگەیە یاوێ دایک و گوتیە هەرێمێ بێتن تۆ یاسایە خانەنشینە معدل ئەوێ جێبەجێ بکەی ئەوە دوو شنیکە ال 21/2025 وەزیرە دارایی پرسیارەکە پێشکەش کردی بۆ دادگەها فدرالی نەگوتیێ ئەس پارێڤا هاوتا بکەم یان نە دێ پارێڤان چلێتن نە مجرد یا گوتیێ ئەو یاسایە ئەو بڕیارە تەدای فلان مێژویە شوێ ڕۆژێ دەست پێت کرد یان چاوایە ئەویش یە گوتیە دی فلان مادەمە یا نظام داخلی هەر بڕیارەکە ئەمەدەین شوێ ڕۆژێ دەست پێت کرد ئیلا ئەم تێدا بێژین اش فلان وقتی بری هنگه به اثر رجعی بجینش فلان وقتی دست پید کرد بس اره وزیر دارایی مافهیه افروکه بیتن هاوتا کردنا مچخورت ما چه خانه نشین بن چنیه دی بیتن جیاوازیه که بختن نافدال سروی اساسی بدیتن آمن نه بو چونکو بریاره دادگاه فدرالی واضحه ویتن یاسای معدل یا عراقی الهرمه جبه جب کن پشتی هنگه بریاراوی دیجی واضحه و پشتی هنگه دای نبری هنگه دای کووید بینه هاوتا کردن پشتی هنگه وزیر دارایی چه پسیاره پاره جه نکریه داورو که وزیر دارایی بیتن سروی اساسی یعنی بجیتن اسی حتا فلان میجوه ده چه کمش پشتی وی و یه بری هنگه من چه علاقت ببنینه الفيري يا فرح حكومة هرمي تشبكتن حكومة هرمي كاتشاوا وزيرة دارایی عراقی پرسیارێکیش دادگاه فدرالی کریه دیتنا منوێت وەزارەتە دارایی هەرێمێژی یان سەرۆک وەزیرێ هەرێمێ پرسیارێکیش دادگەها فدرالی بکەتن و بێشتێ ئەرێ پشتیتە 23/11/2022 یاسا من پک خستی و تا یاسا دیل سر من فرض کری و پشتی هنگی تل 22/2/2023 بریار دا کوبینه هاوتا کردن اری ماف هاوتا کردن نه ده بو همی جورا بیتن الدیفوی یا خالا ایکی ما بحث کری کو حتی 2014 و پشتی 2014 اففتن بیتا برسفک بیتا دان اشنحیا پارەی و یا وەزیرە دارایی پرسیارە پارەی نەکریە هاوتا کردن او یا پرسیار کری تاریخە بریارە تا کەنگی دەست پێت کرد خۆ بریارە وێگافکی ئادای دەوێگافکی دەست پێ کرد بەس نەبەحسی هاوتا کردن هەیە لەوە بێت ئەف پرسیارە وەزارەتە دارایی سەرۆک وەزیر بێت لەکوایە لە هەرێمایە یاخود لە عێراقە ئەم وردبینەی کە جەناب و باسی کرد نەکراوە یعنی خۆی خانەنشینیە تاوانی چییە کە تۆ موچەکەی هاوتا کراوەتەوە وەکو خۆی لێبێتەوە ما گوتی ما سه خالت هین یا یکی ما بحثی بری 2014 پشتی 2014 کرد یا دوی مش ناحیه بریار دادگاه فدرالی و پسیاره وزیر دارایی کرد ناحیه سیه خلال چه بویا وزارت دارایی هرمه یا رابوی الدفخو يعني او هاوتا كردن يا كري بي البغداد زفريتن بغداد كافكي وزير دارایی اف اعتراضه هاي دبيجيتن راسته تحقي هاي تو هاوتا بكي بس فيتو من اگدار كي چونكو ازم يدي تمويلاتا كم ازم يدي پاري دمتا من اري او پارا من نصكي قانوني بهاي عنا نص قانونية هاي بلا بريارة دادگاه فدرالية و تا بابت موازنه من تخصیص مالی های آن بجیتن او هاوتا کردن جاری من پارویل بردست نبویا تجی نگوت یا من کوز بابا که دی نقل کم هریم خو بخو هاتو امی کردوه یعنی ببیو بگرێتەوە بۆ وەزارەتی دارایی عێراق ئەوە پرسیارێکە بێتن هەرێمێ بێتە کردن وەزارە دارایی بێتە کردن ئەسن زانجی کان ئەفا خفتنە چەندیا دقیقە پێتویە پڕاستی هەردوو لا بێنە کۆمکردن الجهەکی و ئەف میلەفە ڕۆن و ئاشکرایی بێتە یەکلا کردن
چونکو هر کتاب و بریارت اکلانه بابت دمین تا آلوس اصلا زانم که افا پرکفتن الگل حکمت تا هرمی افتشتات یکرن یان تاکروی وزیرا دارایل دفخو اف هلویستا ورگرتیا اف سوی نزانم جاره چونکو شان دهرم الگل من رینشتیا و نوارو کاوان دانشتنت و دیمایی که هاتی نکرن بو من نگوتیا باشە ئێستا قسێک لەسەر ئەو 100,000ەکە وەکو منحە کە لەلایەن سەرۆکۆزیرانەوە بۆ خانشیان بڕایەوە ینی ئێستا لە ئەو خانێنیشەینانە بڕاوە دەگوترێت دەبێت جارێکی کە داوا لە سوودانی بکرێتەوە و ئەو موافقەی لەسەر بک بۆی بۆیان خەرج بکرێتەوە بۆیان دەگەڕێتەوە کە مانگەش لیان بڕاومانکانی کە پیانە درێ یا کاتی ئەوێ یا نەخێرەمە هەرێم ناگرێتەوە بۆ نمونە يعني الديف وان بريار دادگاه فدرالی دایم تایبتی ال 22/2/2023 دای کو بو هاوتا کرنه پتویا بو همیا بیتا هاوتا کرن چونکو او 100,000 بو همیا بیتا دان چونکو بوچه کمترین موچکریه 400 دو پشتینگ صد دی لزیده کرنه و پشتی 100,000 دی بو صرف کرینه چونکو جیارا خانه نشینه کی بفي باري بريفاناتشيت او بخو يا خانه نشين بوي يعني دان عمر بوي و تشد بيتن ايجار جهبي تشبي درمان جهبن تشد بيت خزان جهبيتن اذا اوا همي بفي باري كم بريفاناتشيتن اگر كسيديت مالايدانه بيتن موچي ور بگريتن لوا فيتن اوا بو همي بيتن ام دخو گرین کو حکمت هرمه ما بختت صورتی دا که اوه رکفتن بویا یان آگدارن یان هوکار چیه اگر یعنی بریارکش بغداد در کفتی و اوه هماش خلک ما بری وگف که ام بگمان دلگل سرک وزیری بحث کینو ده میوانداری وزیر دارایی کینو الگل هیا تقاعده و فی بابتی هیچ رنگی که ام قبیل نکن بەڵام ێساوان 100,000ەکان لێ بڕاوە ئەوەکو منحەکە لەلایەن سەرۆکۆزیرانەوە بڕاوەتەوە بۆ خانە نشینە ئەمێ هیڤە تەوزیحاتت هەرێمێ کە هەرێم بێژتن بۆچی لێ بڕیە لێ بڕیە چونکو دەبۆ زەڤڕین نەڤە هەیڤێت بێتدا دەبۆت هەیڤێت دێت بێت دا زەڤڕین نەڤە یان نازەڤڕین نەڤە یان نەڤە یا دەمکیە موقەتە یان بەردەوام دێ بڕینە بیتن vêt wezara darayî bû me vê tewzîhê bidetin ka çi giftogûyê wa da hatiye kirin da em li ser wî esasî pêngavê pavêjîn. کاک جەمالیانی ئەوە جەناب زۆر جوان ڕوونت کردەوە ینی قسەکە لەسەر ئەوەیە خۆ ناکرێ هەموو مانجێک بۆ نمونە تۆ موچەخۆری ئەگە موچەکەی وەرەگری بەم دۆخەی کە ئێستا هەیە هەر چینێک و جارێ بەدەست شتێک و بناڵێنێ ینی لە ڕابردوو بۆ نمونە هێزەکانی خانشینانی پێشمەرگە کێشیانە بوو ئەوە ئەم جارە دیسان کێشە بۆ خانێنیشینانی مەدەنی دروست بووە ینی ئەمە کەی چارەسەرە بێ ئایا بە بڕای جەنابێت ئەوەی کە باسەکرێ کێشەی موچە ینی بنبڕ کراوە چارەسەر بووە هەموو مانگێ بەبێ گرفت موچەخۆر موچەی خۆی وەرگێ والله من أسنزانم صراحة چونكو ام ناف تفاصيلة مفاوضات دوان 15 روجه ديماي كي نبوينه بس بري انجما وزير دارایی میوان کربول لجنه دارایی عراقی یا پرلمانی و برونو اشکرایی من اف بسیاره جکر مگوته جنابا وزیره دو تشتت هین مدویتن تو جوابك صريح وواضح بداية من دا اجي بزانمو اف اندام ديجيت كردو يت عربجي بوان يرونو اشكرا بيتن اري بسيارة ايكي موچا خوري هوا سقف پاره دیاره آن جماره موچا خورا و سقف پاره یعنی دیاره و ثابته یان نه دیاره و نه گورانکاری بردوام تعداد نکرن گوتی نخیریه دیاره جماره فرمان براجی دیاره الا حیوان هندک خانه نشین بنش بلیوه او جیا دیاره یعنی دیاره هنده موچا خورن و پار البرانبرجی هنده پاره بسیاره دوی مگوته باشه اره روج دانا موچيجي الدف هوا ديارن هيش كنجي حتى كنجي وفيتهم بدن قلت بلي اوجي الدف ما دياره قلت باشا دا بينا بابت هرمي تو بو هرمي نجماره دياره ونكات دياره يعني كيشك هرمه جاره برسفاوي او بو قلتي حكومة هرمي هر جاره كي ليستكي بو ما تينيتن ما هنگه ما گوته ناچه بیتن
نعم قبیل کن ناچه بیت تو جی قبیل بکی ناچه بیت هرم جی قبیل بکتن کو اف هر دو توقیت اف هر دو تشتا اتواضح نبن یا ای که جمارا فرمان برو موچه خورا فيت یا واضح بیتن او یا راگرتی جی بیتن الا ایک خانه نشین بو دش بابت فرمان بری دیتا خانه نشینیه ايكي امر خدي كر يعني دي واضح بيتن يا دويفتن خلك ماشي بزاين ديك هنجي راتب خوار كريتن خلك همو كيشانه گویا چارەسەر بووە یعنی بە بۆچوونی توش ڕاستە چارەسەر بووە ئەم کێشە تەکنیکیە لە لیستا او 10 روج بو شاندي بغدا يتكنيكي الهرمي بو او اركي او بو فان هردو تشتاي كلاب كتن يا ايكي فرمانبر یا دوی جبلی فرمانبری مو چخور چخانه نشین بی زندان سیاسی بید دا اوی سقفه ما بحث کر يعني بزانن چندو من تصابت نيتا جهورين نهر هيفا كي هرم لزيدا كات يعني بغداد كيم كاتنا يعني من تاودي افا يا استيجهشتيم افا اكلابوي بس خو تدزاني ما بابت نبز بابت ليستابتنيه معادله كسين زائد صاد يساوي هنده يعني ما موجد فرمان برايت هاين زائدا با پابندبونا هرمي هاي يساوي موازنه هرمي فهم معادله كفت ام بزانين هرم جي فتن يعني ست شتا پابند بيد ما ست شتت هاي فت هرم رادسي بغداد كتن ما غازا هاي ما دهات خالص سنوريه هاي 5 صده ما دهات دیت هاین اساسام کا گهشتین رکفتن دی 5 بیت یان ده همی بیت اوا سه دهات دگوتلی و کنیه پاکی همو مانجک هرمی کردستان 80 میلیارد رادسی حکومت عراق غاو به دهاتی ناوخو نه او 8 میلیارد بری يعني هفته تشتاق بون ببيت 8 هرمي يلسر خو كريا مال 320 مليار حيوانه اجداهاتا ام در رادستی هوا کین دی اسن زانم اگر وقف کی هر دو حکومت رکفت بن سر 8 میلیارد او تشکی گلک باشه مهم یا مهم او وتن رکفت بن السر چند داهاتا در رادس کن گاز داهات نافخو داهات خالص سنوری اگر اوا رکفتن هات بیت کرن چونکو اعلان نکری حکمت هرمه بس یگوتی امت رکفتین بس سر چه رکفتینه بغداد ناخفتيا حكومة هرمي يا قوت يا مت ركفتين ام نافاروكا فير ركفتن بصراحة بمخنا ديارة واجد ترسم جياس حسكم يعني ركفتنا كا كونكريتي بيتن هندي ركفتن برينو كهاتين كرن الجال هرمي والهرم بغداد همي اخفتن يبو بدوي يا سرك وزيري ورغرتي يان ياش وزيري ورغرتي يان وزير ما يغوتي يان يعني دانشتنا كده نبويا كتابك نفيسايو محضر وهردولا توقيع كربيت راسي افا نبويا وافا ايكش عيبت مزنه افريكا كوبوما خلال جدرت کردن دیچی بینی والله کس نینه خدا نوی آخفتنا برینو که گوتی بو چونکو چتشته نویسای نینه هنارده کردن یا های بس مال ویرجی دیسا ما آریشه کام مزن اما دو آریشه ایتین آریشه شوی مزن او آریشه کادیجی یعنی ویتن دی بو هریم چه بید هست زام کادی هریم چهار سرکت آریشه مزن اویا دی بودجه دا بحثی 400,000 برمیلای های وقتی که دا کو هرم پریکاوی گازا چی تج دربت فروشید یا يعني 260 یا از بیشم 268,000 برمیل دیف السومو او زانیتونو او بو ملجنا دارای گوتی یا معلومات مایتین هرم هندت فروشیدن اره هرم دیشید که تا 400,000 برمیل و رادستی بغداد که پریکاسومو فروشیدن یا نه اوه اكشوان نقطانا وتن وزارة ثروت و سامانت سروشتي الهرم اوي برسوي بدتن ما يا دوي هاي تتزاني تشوي غازي 16 دلار نوكي داناين دي كشيتن حتى ماوي 6 هيوا تقريبا حتى بابت يكلات بيتن اري عقدت هرم الجلوان شركاتا اوي بشراكات تشوي وان او بشوي وان شركاتا پترش وان 16 دلاره انکه امترش وان 16 دلاره اگر پتر بیتن کی دادن بغداد جاره یا ادزانم الدیف او ما پسند کری دی مجرد وا 16 دلاره داد و دی گازی ورگریتن برمیل 16 دلاره داد
اري هرمه مشكله خلق الكومبانيه الدفي شول كان جاره سركريات في بواردا أنا أفا أريشاكا أما بشواكي يعني جشتي ئەمانە چارەسەر نەکراوە هێشتا بس ئەم وردەکاری کە جەناب باسی أما بشواكي جشتي اف بريارة جلكت صالح هرم دابو بو هرم بابن بيت بابن نبيتن ما روجانه هاي وزارة نفطي غازا خوب رکا سومت فروشید سومو روزانه دو جدوله در تخیتن جدوله کی یا غازا حکومت اتحادی جدوله کی غازا حکومت هرمه هر دوکا بو وزارت دارایی فرید کتد بیجیتن المال حکومت اتحادی هنده غاز فروت مال حکومت هرمه هنده غاز ورگرد اگر او نورگه طبعا تیتا لیبرین 400,000 مثلا اگر 80,000 برمیل را دست کردن دویشتن 400,000 ما 80,000 را دست کردین الویره حل 2023 و 2024 تیچوی و گازه 6 دلار هات یعنی وسان ال 2025 ده 16 دلار اتنوسان حتی کا او هر دو يعني جهه تكتتنو تقدير درست كتن اذا او ام بابن بونجي وكريم دي بيجين مثلا برميل بحفته هات فروتن ام بابن بوينه دي بيجتن حفته ناقص 16 برينو كات قلت حفته ناقص 6 قلت سرمد بودين بله بابا بس بابا جمال يعني كشيء ك موچەخۆر ینی هەمیشە بەدەستی و ناڵانوێتی ینی ئەم کێشانەیە کە لە نێوان ینی هەولێر و بەغدا بە تەواوەتی چارەسەر نابن ئێستا ڕەنگە جەنابە بزانی دۆخی مامۆستایان ئێستا لە سنووری پازگای سلێمانی چۆنە ینی 12 مامۆستامانیان گرتووە دەرگای خوێندگاکان داخراوە ینی دنیاە کێشیان هەیە کە متمانەیشیان نییە طبعا او دوخه ماموستايا او فرمانبرا يال سليمانيه هي يال دهوكو هافلير وان كيمترني نشوي بتنه سليمانيه تشد بيتن پتر نفس آزادی هی کوم بنو مانگرتنا بکن دهوكو و هافلير اونينا اگر وقت دوخ احتمال دوخه يعني نفسي بابتيا چونكو موچيا و خلقه کی پیویاوی موچي و نورگرت جیان چد بیتن هشتال دهوكي گرانتر بیتن پارزگه دیجی اما نقطه ای که طبعا ما بحثي شلايه بگیریا حکومتا هرم مکر کو احتمال کشه در کویتن بس ما یادیه های فعلا و تبحث کریم بابت توطینه وزیر دارایی پیوکا رونو اشکرا اللجنه دارایی گوتی اگر حکومت هرمه هاد با جربار توطینت وقتی دال سر وان هر سه بانقت اتحادی اف مشکله نبوه چید بو نبو ما چید بو نبو مچخور و فرمانبره چید بو یعنی چه؟ یعنی خالدا چیتن وکی هر فرمانبره که البصره الانبار الميسل الكركيكه پاروی حیوانه دا چیتت حساباوی دا چا پاره من تیت راتب من موچه من تیتت حسابا من دا و بانق رساله که بون فرد کد بشتا من پاره تیاتیت حساب دا تو چه بی پاره خوب ببی نفسی و معادله الهیواسه چونکو 22 بریاره دادگاه فدرالیا در کفتی الوزير دارایی توی وقتی دا جابا شركة كي كارتي افري كري و افا بملجنا دارایت هيوا 4 دا بحث كر قوتي من شركة كي كار جابا افري كر شركة كي كارت عقد ملقال پسند كر اتماوي 15 روجادا اوي قوتي اتشم 10 روجادا بس 5 روج بلا بو احتياط بن ات 15 روجادا همي فرمانبر و مچخورت هرمه دي توطين كمو كي كارت دي دمه كارت كي دي دمه بشت پاره خب بور بگیریتن یعنی اگر ما اف پنگاوا هاود با الايكي 4 همي کشه دا 4 سر بیتنو حکومت هرمه سر دا راحت بیتن و خلق مجی دا سر راحت بیتنو اف آریشند بو اف الحاح زورا یا حکومت هرمه و هجماری منو اف تفنت دا یوالی کریکو حتانو که وگاف کی جی وزیر دارایی یاد بجیتن از نشه موچیجی بدم و هر از بما نخوش مروف از نادم ایلا برکا کی کارتی اگر کی کارت وگاف کی جی هبیتن ولو یا هجماری مجی بیتن بس حکمت هرمه ارده هجماری من
دي رادستي بغداد كتن كو بغداد راستا خو باري بكتا بر كارتت خلقي ولا بريكا بنقت هرمي او يجي رازي نبويا لو اف اريشا احتمالا هرب منيتن يا وكي برينكا فكري یعنی ئەوە نییە کە ئەم کێشەیەک جارێکی چارەسەر بوو بێ ینی خۆکرێ بۆ مانگی 2 3 و 4 هەمانەم گرفتانە هەر بێنە پێشەوە بیانوانە لە مەوزوعی تەڵتین و لە مەوزوعی ڕادستنەکردنی داهات و ینی هەموو ئەم گرفتانە نوكا مشكلة هاي يا تريكي دا خدينا كاتا اگه چه بيتن او ترامپت بيجيتن كوفيت بهای غازي بيتا خاري اگر بهای غازي بيتا خاري دي مشكلة كان مظن بو حكومتا عراقي چه بيتن و بو يا هرمي اجدي چه بيتن برأيا من اگر حكومتا هرمي يعني منطقانا تفكيري بكان هر فيغاف كي دا خاص كان هر سي بنقت اتحادي بين وفرلقت خوفا كان الهريمي وراستا وخمو چه خلقي بدن چونكو اگر او آريشهات وحكومت عراقي باريوي كيمبو غاز هاتت بن $6 دا نشد خمو چت خوب دتن فيغاف كي فيت موچخوري ما بچيتت ناف موچخوري عراقي دا او آريشا نبو حكومت هريمي بيت او 30 مليار يا ديندار بلا بوي حكومت بيتن او 130 مليار احتياطيه دولار احتياطيه بنكي هي اها باشە کاک جەمالیانی کێشەکە ئەوەیە ئێستا وەک دەزانی ینی موچەی مانگی یەک دابەشەکرێ ئەوەی کە باسی ناکرێ موچەی مانگی دوانسەیە ینی لە کاتێکا بڕیاری دادگای فیدرالی هەیە حکومەت عێراق من پارەم نردووارە میشەڵە نەی نردووانی لەم بینەیە موچەیەکی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەفەوتێت ئەی چی بکەنیانی ڕۆی تازە ئەوە كاكا دبي حكومة عراقيش رازقو بيت حكومة هرمي جي رازقو بيتن حكومة عراق بجيت من يا هنارتي بس همينة هنارتيا 420 هنارتين 420 مليار وتشتك حكومة هرمي بجيتن من نور جرتيا ويت اوجي رازقو بيتن بله 420 مليار يلورد داناينا اريد چلو 420 مليار كتن دي بخو هلگريتن دي دتا حولاتي چونكو بموچوي هاتي نوکه موچخور چه فرمانبر بی چه موچخور وکیلی بیتن هیچ گناهبار نینه کو حکمت که که منارتی حکمت که دی تجی داهات هین بوی تمام نکتن ارکی حکومت هرم یل سر تمام کتن و موچه خلکی بدته و بد شریل بغدا بکت اوی او کمش اش بغدا ور بگریتن آریشل کیره پیدا بویه آریشل کیره پیدا باز حس کم اوی دیار کم ما موچاكي هاي نو كيف قافكي هردو حكومات يت متفق بوين موچي هايوانا نحصادو بونمونا نحصادو بنجي وتشتك مليار بله نحصادو بنجي وتشتك مليار ضربي 12 بكا دبوتا در كافيتن 11 تريليون يعني 10 تريليون وكسرك يعني 11 تريليون وكسرك مانا وقتی توتی از بجمتا موچتا الوی کانال هشت آن زوم آن کی 24 آن فلان موچتا چنده بجید والله میلیونه که تو چو هدف مدیر خو هیوا 1 2 3 4 5 میلیون داته پشت اینکه هیوا که تا گوته والله خزانه من ده عملیات که کت هکر 250,000 زیاده تر ده من 250,000 زیاده دانته وقتی بیت هیوا دی ماهی که ده چند داده بگمان میلیونه که نداده تا دوی 250,000 جه انتخاره مانا او وزير داري قوتي ما يقوت يا حكمة هرمي تسقفك هي او سقف او انفاق فعلي انا شم زيادة تربدم چكو بريارة دادقا فدرالي جي هر وقت بيجيتن يعني بيجيتن هاو تا كردنو او دي الجير سقف بجا هرمي او انفاق فعلي اتر وزير داري قوتي من سقفك انا شم جبورم تو زيادة تربباي بزان الهيفا دي ما يكي دي كم ترجهتته بابا تكل فيري ادس بكري بس اركي كي بقف كي تمام كات اركي حكمتها هرميه تمام كات اگر باري ويل ده وقتها هيا بلا كرم كتن وبيتن وشاندتوي ويشريل بغدا بكن اول من حسابي صالم داخستو يعني حسابي داري صالم داخستو المهم خلكي تزمبت في شوليدان نينا خلكي تزمبت في شوليدان نينا خلكي موچه خود ویتن
حکومتك بيجيتن من حساب قفل كري من باريتا كامل داتا حكومتك ديال ويري هاي اف خلكا فرمانبري ويا موچخوري ويا نموچخوري وفرمانبري بغدايا يه بغدايا وك دولت بس وكي دي ويا هكا يه بغدايا بلا بيليتن خلق بتشيت راتبت خود توطين كتن مصرفات بغداد هكا ويا بلا تحملها مسؤوليات بكتن في باري سر تمام كتن موچ خلقي بتته ئێستا چارە چییە؟ ینی تۆ بۆ نمونە موچەخۆرێک هەنا بۆ شێ بەرێ بۆ ئەوەی کە موچەکەی بدرێتە هیمانی دوانزە یا ئێوەمانان وەکو نوێنەری خەڵک لە بەغدا ئەتوانن چی بکەن یا ئەم پرسەدا دەخرێت تەواو ئەم نەشین چ بکەین چونکۆ دو حکومەتم ژمارای تاغڤن و یا مەکرێ مەل 2000 بیرا من نایت بالضبط 2016 بۆ یان 18 بۆ ئەم چارەندام پەرلەمان ئەم چارەندام پەرلەمان ئەم چۆین مە وێگافکێتوی وەختیدا یەک گرتۆ بۆ یەکێتی بۆ کۆمەڵ بۆ و یە گۆڕانێ ئەم چۆین ما شکایت کرد المحکمە کە یا بغداد حکومت عراقش بر موچت فرمان برا گوتما جا بومهات یا شکوا ما گوتی هی نخدان مصلحتن هی نفرمان برن بلا فرمان بر بین شکایت بکن وگاف کی از بیشم فرمان بر بین بلا بین شکایت هر دو حکمتا بکن موچ من یا هات یا خارن یا هیوا دوازده من موچ خود ویتن که ارکی که وگاف کی حکمت دیکلاکتنو دیکت اصلی کیش حکمت بودا بین کن یعنی ئەتوانە و شەکوایە بکەن لەسەر حکومەتی هەرێمە حکومەتی عێراقە بلا بین سەر هەردوو حکومەتا بکەن ڕالی بۆیان بگەڕێنێتەوە بۆ سەر هەردوو حکومەتا بکەن بەڵێ ئەم مافیویە وێتن مۆچێوی نایەتە خارە ناچێبیت بڕیارە دادگا فێدرالیە بات و ملزەمە نابیتن بێژیت بێتە گیرۆکردن و وێت بێتە هاوتاکردن بلاوە بلابێن شکایەت هەردوو حکومەتا بکەن چونکۆ هەردوو حکومەتا مۆچێوی درست نەدایە ئێستا کاک جەمالیانی ئێستا خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستانە دەرچووی زانکۆ پەیمانگاکان چەندی ساڵە دانەمەزراون تەنانەت یەکەمەکانی سەراستی هەرێم کە زۆرن دانەمەزراون ینی ئومێدێکیان هەیە بەم خانەنشینە هیچ نەبێ ئەوان دابمەزرێن تاعین ببن ئایا شتی وا هەیە لە ئارا ینی لە 2025 شتێکی وا بکرێ ینی بۆیە جەنابەت ڕەنگە تایبەتمەندی بە بواری دارایی سەری لێ دەردەکەی لەم شتە یان نەخێ نابێت چاوەڕێکەن تا 2026 یعنی ئەگەرم vê pisyarê şêwazekê dî bikeyne em bêjîn li 2024 xelkek li Iraqê xanenişîn bûyî şînavê hedf û istîhdat durist bûye yan ne bersif nexêr çunku Sindoqa Neqd Dewlî û Bankê Dewlî دولت عراقی آگدار کری کو جمارا موچه خورته یه گهشتیا آستک مترسیدار سالانه دولت عراقی 8.9 تریلیون دینار بس بو موچه خورات چیتن لوا بجا عراقی تحمله و ناکتن زیده ترکو زیده بن بديتنا من او بابات قالك بزحمته ما حالتها كديها والهرمه جهه داخيه هر دو حزب دست حالاته درستی ارک خونه رابون و وجدانانه تعامل قلوی ملفینه کر ما بن دیوار زوریت هین و اف نرا دست کرنا ناو و اوه تا چیزت امنی زوری ناوش برهنده بو چونکو گلک بن دیوار ناو دا بوند وی ماوی دا هر دو حزب رابون چندین کس ناوت وان باید چیزت امنیت نویسان دیوار دان نشینا و بندیوارا مفروض یعنی اصلا ناوی امنیکانه بردوام دامزراندنه او دامزراندنش کیوه چید بیت الهرمه بردوام چیزت امنی بینه دامزراندن پشتی اینگه امد کی شری داینه که هنده چیزت امنی بردوام بینه دامزراندن اره کردستان ابتنه محتاجی کسیت چیزت امنیه یا خودان محتاجی خودان شیانانه ید سید سیمت ایکیو ید دهت ایکیو ید خدانت شهادت بلند و يعني محتاجي كيه حتى كنجي امد بس هر اجهزه امني دامزرينين جه داخيه اف هست برپرساتي نين الجل كرو كچت في ملتي كو ناشلاي كي و شول بوهلا و ناشلاي دي جي و كسد دامزرينن
لەوە خەڵک گەلێکە بێنتانگە. کاک جەمال ئەو من پرسیاری موچەی مانگی دوانزەم لە جەنابە کرد تۆزە بەڕوونی جواب بنامەوە دەفەوتێت چاوەڕێی بکە موچەخۆریا نەیکات یا تازە تەواو نوکە برای بەڕێز ئەزێ بڕۆن و ئاشکارایت بژمەتە ئەزێ بڕۆن و ئاشکارایت بژمەتە نابیتم هیچ ڕەنگێکی بفەوتێت بۆ چونکو 420 ملیار یەش بەغدا هاتین حکمەتە هەرێمێ دێوا 420 ملیارە دێخۆت ئان وەلەو نیف موچەژی بی دێدەتە خەلکی پرسیارە حکمەتە هەرێمێ دێخۆت دێبخۆ هەلگریت یان نانێ خەلکیە وەلەو نیف موچەژی بی دێدەتێ یانی سەرە ڕای ئەوەی لای خۆی و پارەی داهاتی ناوخۆ شتێکی بخاتە سەر بیە ئەگەرنەیە ئەوش دەخوات ئەو 420 ملیارە على الأقل يبدأ خلكي خنا بيتناوي بخوتن يعني أجر بقف كي 100,000 ديندار تبوم إيه أجر 100,000 ندمتن 50,000 تاين ماس 50 ندمته ونينا وا بس ما وصل جماعة يعني أجر جنابت هيج دڵنیای لەوە یاخو گرنتی ئەوە کراوە بۆ نمونە موچەخۆر لەمە و دوال لە کاتی خۆیدا موچەکەی وەربگرێ والله کەس یا گرنتی نەدایە مە چونکو کەس گەل من هەڕێنیشتیا من زانین آخر دانیشتنێت بەو پێی کە جەنابە لە ناو لیژنەی داراییای لەژنا دارایی ئەس حەسکەم باش شۆلەوێ دیار بیتن بابەتێ یاسایانە و بابەتێ چاودێریەیە ئەمێ چاودێریت کەین بەس ئەتۆ بزانانی ئەف شولە هەمی دوان چەند ڕۆژێکێت کێمدایە هاتیەکردن حتا نوکە یعنی ئەمل هیڤە بووین موچەبێنە دابشکردن دا بزانین چ کێماسی تێدا هەنە و داشنیکا بچین کاوەرە بۆچی ئەف کێماسیە پەیدا بووینە مەلبەرەت هەفتیا بێتدا ئەنیا پشتی وێ ئەم داخواستکەین جارێکاتی وەزیرە دارایە عێراقی بێتن و بەرپرسێ خانەنشینێ هەیەتە قاعدێ العێراقی بێتن و ئەم ئەوان بابەتە خڕە تێبگەهین کە بۆ ئەوە هاتیەکردن و ئەوەیە دەمکیە موقەتە یان ژیا بەردەوامە ئینشاءڵڵا دێ سەر ڕاوستێ بۆ چوونێکەیە بامە بکەم بە دوامی پرسیارم بۆ جەنابەت بۆ چوونێکەیە لەسەر ئەوەی پێی وایە کە ئێسام دەستکردنەوە بە هەناردەی نەوتی یاریمی کوردستان ئیتر هەموو کێشە دارایەکان چارەسەرەکە بە موچەیشەوە بەڵام بۆچوونێکی کە هەیە ئەنی من خۆم هەر چاوپێکەوتنم لەگەڵ هەندێک لە پەرلەمانتار و خەڵکی پسپۆرا کردووە ئەڵێ شەر نییە یعنی کێشەی موچە بە یەکجاری چارەسەرکە لای تۆ چۆنە؟ لای من ئەس بۆ تا خفتنا سەرۆک وەزیری بێژم وەختێ ما سەرۆک وەزیر بەڕێز سودانی پەرلەمانی میێوان کردی ئەغلبە سەرۆک فراکسیۆن تقریبەنیەت هەمیەت کورد هەر ئێکێ مداخەلەیەک هەبیتن بەحسی موچەی و موچەخۆرت هەرێمێ بەحەس کرد بەرسڤاوی بۆمە هەمیە یەک بەرسڤ بۆ گوتی هاری مە بکەن ئەو یاسایە یا موازنێ یا گرێدای مادێ دوازدێڤە ئەپڕێڤە بەن دێ ئاریشا موچاژی بۆمە چارەسەر بیتن ئەم دەشین چارەسەرکەین لەوە مەفرۆزە ئەو بشێتن بدەتن ما یادیژی هەیە گەر منطقیەن يعني عقل بدينا شوليان بيجين بي هرم غازي راداسكات بي دهات نافخور راداسكات بشكي دهات خالد سنوري راداسكري يعني فيابا حيوانا 320 مليار راداسكربان يه صالح خري 309 مليار راداسكرين و بغداد وازدا موچايت هنارتين اري په هکه غازي راداسكاتن بگومان دي مفروضة بتري فريقات چونكو دي نسبة موارد الدولة دي زيادة ترليت رجع هرم جديد دا زور ترليت يعني همو بشكي زوري اكويتو سر هرم تا چنه پابندی او ریکوتنه به لدهاتی ناوخۆ و ناناوخۆیی و تەنانەت هەنادەکردنەوەی نەوتیش یعنی ئەگەر کێشەی بۆ دروست نەکات بەلێ ڕاست من زۆر سپاسی جەنابە ئەەکەم کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵم بووی کاک جەمال کۆچە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووە ئەندامی لیژنەی دارایی من قسەیەکەم نەماگە جەنابە قسەیەکت هەبێت زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری حەوت پرسیار بوون تاس بێرە بەخواتان ئەسپێرم خواتانەگە